شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڕووداوە سروشتیەکان لە نێوان هەرێم و وڵاتانی دنیادا. لە هەر وڵاتێکدا کە ڕوودا و یان کارەساتێکی سروشتی ڕوودەدات، یەکەمین لایەن کە دێتە سەرخەت و بە پلان و ئامادەکاری پێشوەختە ڕوبەڕووی کاریگەریە خراپەکان دەبێتەوە حکوومەت و لایەنی پەیوەندیدارە کەچی لە هەرێم یان خێرخواز و دەوڵەمەندەکانن یاخود خەڵک و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگان هاوکاری بۆ لێ قەوماوان کۆ دەکەنەوە. هەر کاتێک هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیران یاخود ڕووداوێکی سروشتی بوو بێتەوە، لە جیاتیەوەی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ بە هاوکاری مادی و معنەوی یارمەتی زیان لێکەوتوان بدات و لە ئازار و مەینەتەکانیان کەم بکاتەوە. ڕاستەوخۆ پەنای بردووەتە بەر سەرمایەداران و چین و توێژەکانی دیکە. کاتێک لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی دروستبوونی لافاو لە هەولێر زیانێکی گەورە بەرماڵ و حاڵی ژمارەی زۆر لە هاوڵاتیانی ئەو شارە کەوت و هەر بەو هۆیەشەوە 12 کەس گیانیان لەدەستدا. حکوومەتی هەرێم جارێکی دیکە و بە هەمان شێواز و میکانیزمی جارەکانی تر لە جیاتی ئەوەی ماتەمینی سەرتاسەری و پلانی ڕوون و ئاشکرای خۆی ڕابگەێنێت کەچی پەنای بردەوە بۆ کۆکردنەوەی هاوکاری لە سەرمایەداران و بە پێی زانیاریەکانی شارپرێس حکوومەت داوای لە سەرمایەداران کردووە هەریەکە و لای خۆیەوە بە بڕێک پارە هاوکاری حکوومەت بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی زیانەکان. لە کاتێکدا دەبوو حکوومەتی هەرێم خۆی پلانی پێشوەختەی بۆ ڕووداوە سروشتیەکان هەبوایە و پارەی پێویستیشی بۆ تەرخان بکردایە و سەرمایەداران خۆیان لە دوای پلانی حکوومەتەوە هاوکاری خەڵکیان بکردایە. حکوومەتەکانی دنیا کاتێک ڕوبەڕووی ڕووداوە سروشتیەکان دەبنەوە بێجگە لە ماتەمینی گشتی ڕاستەوخۆ قەرەبووی زیان لێکەوتوان دەکەنەوە و کەسایەتیە دیار و کاریگەرەکانیان دێنە سەر شاشەی میدیاکان و بڕی پارەی پێویست بۆ کارەکان ئاشکرا دەکەن کەچی لە هەرێمی کوردستان لە جیاتی حکوومەت هەر کەسە و لای خۆیەوە یاخود وەکو کەسایەتی یان لە ڕێگەی ڕێکخراوە شەخسی و حیزبیەکانەوە هاوکاری زیان لێکەوتوان دەکەن. ئەوە تا سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوێکەوە کە کوڕەکەی سەرۆکایەتی دەکات بڕی 1 ملیار دیناری بۆ زیان لێکەوتوانی هەولێر تەرخان کردووە. کەسیش نازانێت ئەم ڕێکخراوە سەرچاوی داهاتەکەی چییە و لەکوێوە هاتووە. زۆر جاریش حکوومەتی هەرێم پەنا دەباتەوە بەر یارمەتی و هاوکاریەکانی حکوومەتی عێراق و داوا دەکات لە چوارچەوەی بودجەی سیادیدا هاوکاری زیان لێکەوتوانی ڕووداوە سروشتیەکانی هەرێم بکات و تاوەکو ئێستاش حکوومەتی عێراق وەک پێویست هاوکاری خەڵکی هەرێمی نەکردووە کەچی هەر حکوومەتی عێراق بۆ یارمەتیدانی لێقەومەوانی فەلەستین لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 7 ملیار دیناری تەرخان کرد لە کاتێکدا هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقی فیدراڵدا وەک هەرێمێک دانپێدانراوە. سەرەڕای هەموو ئەمانە لە ئێستادا حکوومەتی هەرێم و لایەنەکان دەیانەوێت لە ڕێگەی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانەوە هاوکاری بۆ زیان لێکەوتوان کۆبکەنەوە لە کاتێکدا توێژی قوتابی و خوێندکاران لە هەر کەس زیاتر پێویستیان بە یارمەتی و پارە هەیە کە لە ماوەی ڕابردوودا هاواریان لێ هەستا بۆ وەرگرتنی دەرماڵەکانیان. ئێستاش کە لە هاتنی ساڵی نوێ نزیک دەبینەوە حکوومەتی هەرێم 7 ڕۆژ پشووی ڕاگەیاندووە لە کاتێکدا بۆ پیشاندانی ماتەمینی گشتی و هاوکاری معنەوی زیان لێکەوتوان هیچ پشوویەکی ڕانەگەیاند و هاوشێوەی وڵاتان نەیتوانی تەنها 1 ڕۆژ ماتەمینی سەرتاسەری ڕابگەێنێت کە ئەمە عورفێکە و لە هەموو دنیادا پەیڕەو دەکرێت تەنانەت بەپێی زانیاریەکان بۆ ئاهەنگەکانی سەری ساڵ لە ئوتێل و هۆڵەکانی هەولێر و سلێمانی و شارەکانی تری هەرێم ئامادەکاری تەواو بۆ بەڕێوەچوونی چەندین ئاهەنگی گەورە کراوە و چەندین سەماکار و گۆرانی بێژی بەناوبانگ بانگهێشتی شارەکانی هەرێم کراون و حکوومەتی هەرێمیش تاوەکو ئێستا بە فەرمی بڕیاری ڕاگررتنی هیچ کام لەو ئاهەنگانەی نەداوە و بڕیارە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێن. تەنیا ئەوە نەبێت کە ئیدارەی شارەکان ڕایان گەیاندووە بە بۆنەی سەری ساڵەوە هیچ ئاهەنگێک بەڕێوە نابن، بەڵام پرسیارەکە ئەوەیە حکوومەت و ئیدارەی شارەکان لە ماوەی ڕابردوودا هیچیان لەبارەی بەڕێوەچوونی ئاهەنگەکانی سەری ساڵەوە ڕانەگەیاند بوو. ئیتر نازانرێت ئاخۆ ئەو ئاهەنگانەی کە ڕاگیراون چین و کامانن. ئەم شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڕووداوە سروشتیەکان لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەوە لە کاتێکدایە لە وڵاتێکی وەک ئێراندا کە لە ژێر فشارێکی ئابووری زۆر بەهێزدایە کاتێک ڕووداوە سروشتیەکان ڕوودەدەن حکوومەتی ئەو وڵاتە یەکەمین لایەنێکە ڕاستەوخۆ هاوکاری زیان لێکەوتوان دەکات و بە خێرایی پلانی ڕوبەڕووبوونەوەی زیانەکان ڕادەگەێنێت کە چی لە هەرێم تاوەکو ئێستاش حکوومەت چاوی لە خەڵکو و سەرمایەدارانە کە لە جیاتی ئەو هاوکاری لێقەوماوان بکەن.